لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 286 بێم و خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەی ڕابردووش کەمێک لە خزمەت ئەوەتەدا بووین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمان پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لە یاخود لە پێشەوە خەبەرمان پێ دەکەوە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم بەسەبەبی ئەو ڕەحمەتەی کە خوا پێتی بەخشیە ئەتوو نەرمونیانی لەگەڵ سەحابەکان ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئیتر ئەگەر بێتەوە تو کەسێکی قسە وشک و ناخۆش و دڕەق بای ئەوان پەرتەیان دەکرد لە دەوروبەرت. دیارە وەکو لە کتوبی سیرە کاتێکەوە وەسف پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم هەندە نەرمونیان بوو لەگەڵ سەحابەکان خوایان لێ ڕازی بوو صلی الله عليه وسلم هەندە نەرمونیان بوو لێ هیچ کەسێک وەکو با بڵێن عمر باسی دەکاتن لەو کاتێکەوە هاتیە لە بۆ مفاوەزەکردن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کاتێکە هێشتا موسڵمان نەبوو لە حودەیبیە کاتێکەوە دەگەڕێت و دەفەرمی هیچ کەسێکم نەدید هەندە سەرکردەی خۆی خۆش بوێ وەکو سەحابەکان کەوا هەندە پێغەمبەریان خۆش دەوێت صلی الله عليه وسلم لەبەرەوەی خۆ ڕەوشتی زۆر بەرز بوو لەگەڵ هەموو خەڵکی بەگشتی و بە تایبەتیش لەگەڵ سەحابەکان خوایان لێ ڕازی بیتن. ئیتر پێغەمبەر صلی الله عليه وسلم نەرمونیان بووە قسەی خۆش بووە دڵی نەرم بووە لەگەڵیان لەگەڵ ئێش و ئازاری ئەوان ژیایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەموو شێوەیەک دڵ نەرماتی لە خوڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانی بەدی دەکرا. ئیتر ئەگەر وانەبی دەفەرمی لانفضوا من حولك پەرتەی دەکەن لە دەوروبەرت و پێچەوانەوەش کاتێکەوە قسەت خۆشە نەرمونیانی دڵت نەرمە لەگەڵیان هەڵسوکەوت و قسەت خۆشە لەگەڵیان ئیتر لە دەوروبەرت خڕبووینەوە لە دەوروبەرت خڕبووینەوەیە هەم وەکو ڕەسوول الله صلی الله عليه وسلم هەم وەکو سەرکردەیەک ئامادە بووینە هەمویان بە دڵ و بەجیان لە پێناوی خۆ بکوژن خۆ بەخت بکەن. ئیتر ئەوجا لە مقابلدا خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم فاعف عنهم دەی عەفویان بکە لە هەر کەم و کورتێکەوە لە بەرامبەر تو هەیتیان واستغفر لهم و داوای لێ خۆشبوونیش بکە لە لای خوای گەورە لە بۆ ئەوان وهروها وشاورهم في الأمر مشاورەشیان بکە لە کاروبارەکان لە کاروبارەکانی بابڵی متعلقە بە جەنگ و جیهاد لە کاروباری بەڕێوەبردننی ئەو دەولەتەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرکردایەتی دەکرد لە کاروباری دنیان وشاورهم في الأمر وەکو باسمان کلوانەی ڕابردووش دیارە مشاورە لە شەرعدا وەکو خوای گەورە لە سوورەتی ئەشوراش وەصفی ئیمانداران دەکات وأمرهم شورى بينهم کاتە ئوموریان لە بۆ بەڕێوەبردننی ئوموری دنیایان بە مشاورە دەکەن ئەوە صیفەتێکی مسلمانانە. کاتێکەوە خوای گەورە فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم وشاورهم في الأمر کەوا پێغەمبەرە و صلی الله عليه وسلم بە وحی تەعامل و هەڵسوکەوت دەکات ئەوجا لەگەڵ ئەوەش دەفەرمی وشاورهم في الأمر کەواتە لە غەیری پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لەو ڕوایەتێکەوە ئیمامی بوخاریشی ناوە لەوانەیە ڕابرد باسمان کرد ئیمامەکانی تر لە غەیری پێغەمبەر صلی الله عليه وسلم کەوا لە دوای ئەو دێن کەواتە مستحقترن بۆی کە مشاورە بە دەوروبەری خۆیان بکەن کەواتە بەڕاستی مەشورەت پێکردن بە تەکید ڕای دوو کەس لە کەسێک باشترە ڕای سێ لە دوان باشترە. ئیتر بە تایبەتیش مشاورە یاخود مەشورەتکردن دەبی بە ئەهلی حەل و عەقد بی بەو کەسانەبی کەوا لەو کاروبارەدا اختصاسیان هەیە لە بۆ نمونە وەکو باسمان کردکەوە ئیبن کەثیر ڕەحمەتوخی خوای دەفەرمیتن وشاورهم في الأمر بەنسبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم مشاورەی ئەبوو بەکر و عومەری دەکرد مشاورەی ئەو کەسانەی دەکرد کەوا ئەهلی اختصاص بوون لە بۆ نمونە لە خەندەق مشاورە بە سەلمانی فارسی دەکات کەوا زیاتر دیارە خیبرەی عەسکەری هەبووە. ئیتر زۆر مهمە ئینسان لە هەموو کاروبارێک
ئەگەر پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە فەرمانی پێ بکە مشاوەڕە بکە دیارە ئێمە زۆر ئەولاترین هەموو ئیمانداران زۆر ئەولاترین بۆی کەوا مشاوەڕە بکەین لە هەر شتێک بە ئەهلی اختصاص کەواتە لە ئەموری با بڵێن اقتصادی دیارە پرس و ڕا بکەی بە ئەهلی اقتصاد لە ئەموری سیاسی بە ئەهلی سیاست لە هەموو ئەمورەکان لە ئەموری شەرعی بە عولەمای شەرع ئیتر فعلا وشاورهم في الأمر لەبەر ئەوەی ما خاب من استخار وما ندم من استشار کەواتە ئەو کەسێک کەوە استخارە بەخوای گەورە دەکات سبحانه وتعالى واتە نوێژی استخارە و دوعای استخارە دەکاتن ئەوە بەڕاستی خەیبەت ناینی و فەشەل ناینی و هەروە پەشیمان نابی تۆ کەسێک کەوا ئیستیشارەی کردیە پرسی بە خەڵکی کردیە لە بۆ هەر کاروبارێکەوە پێویستە ئیستیشارە بکاتن دیارە مسلمانش لە هەموو کاروباری ژیاندا لە نێوان ئیستیخارە و ئیستیشارەیە هەر کاروبارش گرنگ دێت پێش پێویستە ئیستیخارە بکە پرس بەخوا بکە سبحانه وتعالى کە ئیستیخارە ئەو دوعای کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فێری کردینە بەو شێوەیەی کەوا خۆت تەسلیمی خوا دەکەی خوایە کوی خێرە ئەو هەم لۆ بینی و هەروە ئیستیشارەش دەکەی پرس و ڕا دەکەی بەو کەسانی کەوا جێگای سیقەنە ئەوانەی کە وەکو گوتمە ئەهلی حەل و عەقدن لە ناو مسلمانان پرسیان پێ دەکەی لە بۆ ئەوەی کەوا فعلا پەشیمان نەبیەوە لە دواتر و ئەو کەسەش کەوا ئیستیشارەی پێ دەکرێتن وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت المستشار مؤتمن کەواتە ئەوەی کەوا ئیستیشارەی پێ دەکرێت پرسی پێ دەکرێت بەڕاستی پێویستە بە ئەمانەتەوە وەری بگری و ئەوەی کەوا پێیتی لەو بابەتە ڕای بگەینیتن نابی خیانەت بکاتن لەو پرسێکەوە پێی دەکرێتن ئیتر وشاورهم في الأمر ئەوە فەرمانێکی خواییە سبحانه وتعالى وصفەتی ئیماندارانیش وأمرهم شورى بينهم فإذا عزمت فتوكل على الله کەواتە لە دوای ئێوە فإذا عزمت کاتێکەوە دوای ئەوەی ئیستیشارەت کرد بە سەحابەکان خوایان لە ڕاست دوای ئیستیشارەت کرد بە ئەهلی علم ڕەئید لەسەر شتێکی دامەزرا لە دڵ و دەروونەوە بڕیارتدا ئەنجامی بدەی فەئیدا عەزەمتە ئەوجا فەتەوەکەل عەڵە الله ئەوجا تەوەکل لەسەر خوا بکە سوبحانه وتعالى دیارە تەوەکل وەکو چەند جارش باسمان کرد ئەوەی کەوە کە پشت بەخوا بەستی ئوموری خۆت تەسلیمی خوا بکەی و ئەو پەڕی سیقەشت هەبی بەدەسەڵاتی خوا سوبحانه وتعالى کەواتە ئەتو پاش ئەوەی کەوە ئەسبابەکان ئەوەی لە دەسەڵاتتدا هەیە ئەنجامی دەی لە پەرستکردن لە هۆکارەکانی ترکەوە لە بۆ هەر کارێک کە پێویستت پێ هەیە ئەنجام بدەی هەمووی بەدەستەوە دەگری ئەوجا عەزمت جەزم کرد ئەوجا تەوەکل لەسەر خوا بکە و بزانە ئەسبابەکان نییە کەوا دەتگەینتە نەتیجە بەڵکو خوایە سبحانه وتعالى دەتگەینتە نەتیجە لەوەیە تەبەڕا لە حەول و قووەت و ئەسباب بوو هەموو شتەکان بکە و تەوەکل لەسەر خوای سبحانه وتعالى کەواتە فەرمانمان پێکرایە دەست بە هۆکار و ئەسبابەکان بگرین بەڵام پشتیشمان بەخوا قایم بی قەنەعەت و یەقینیشمان بی خوا نەتیجەی دەینی نەوەک ئەسبابەکان إن الله يحب المتوكلين بێگومان الله سبحانه وتعالى ئەو کەسانەی خۆش دەوێت کەوا پشت بەخوا دەبەستن سبحانه وتعالى وتوكل فتوكل على الله توكل لەسەر خوا بکە لەبەرەوەی خوا کەسانێکی خۆش دەوێت کەوا متوكل لەسەر خوا واتە بەڕاستی ئەوەش زۆر مهمە منزلەتی مەحەبە قەزیەکی زۆر گەورەیە کەوا فعلا ئینسان ئەو منزلەتەی بەدەست بین کە خوا خۆشی بوێ ئیتر چەند سیفەتێک هەیە خوای گەورە خۆش دەوێت یەک لەو سیفەتانە ئەوەی کەوا خوای گەورە سیفەتی تەوەکولی لە بەندەکانی خۆش دەوێت کەوا تەبەڕا لە حەول و قووەت خۆیان بکەن لە دوای ئەوەی کەوا ئەسبابەکان بەدەستەوە دەگرن پشت بەخوا بەسن خۆیان تەسلیمی خوا بکەن خوا خۆشی دەوێت کە خوش خۆشی بوێ بە تەئکید باشی لۆ دەینی إن ينصركم الله فلا غالب لكم کاتێکەوە خوا بێوێ سبحانه وتعالى بەسەرتان بێخی وەکو لە بەدر ئەنگۆی بەسەریە خست فلا غالب لكم هیچ هێز و دەسەڵاتێک نییە بتوانی بەسەرتاندا زاڵبی بتوانین ڕێگا لە نەسڕەتی خوا بگری کە لەبەرەوەی نەسر لە لای خوایە وما النصر إلا من عند الله إن ينصركم الله ئەگەر خوا بەسەرتان بێخی فلا غالب لكم هیچ قووەتێک نییە بتوانی بەسەرتان زاڵبی وإن يخذلكم فمن ذا الذي ينصركم من بعده ئەگەر خوا سبحانه وتعالى وەکو لە ئوحود ئەو شکستەتان بەسەر هات وإن يخذلكم خذلان عكسي نصرته ئەگەر خوا بەسەرتان بێخی هیچ قووەتێک نییە زاڵبی بەسەرتان بەڵام ئەگەر خوا بەسەرتان نێخی ئەسبابی نەسرەتی لێ وەرگرتنەوە ئەوە لە دوای خوا سبحانه وتعالى فمن ذا الذي ينصركم بعد چێ هەیە لە دوای خوا بتوانین بەسەرتان بێخی سبحان الله
کەواتە بەڕاستی ئەوە زۆر مهمە. یعنی مسلمانان پێویستە چاویان لە ئاسمان بی، چاویان لە خوابی سبحانه وتعالى، ئەو خوای سبحانه وتعالى ئیستیوای کردێ لەسەر عەرشی خۆی، ئیستیوایەکەوە لائقە بەخۆی لەسەر و حەفت ئاسمانەکە. بەڕاستی ڕێگای نەسرەت لە لای خوایە، ئەسبابی نەسرەت لە لای خوایە سبحانه وتعالى. پاش ئەوەی کەوە ئەسبابەکان و هۆکارەکان بەدەستەوە دەگری، ئەوجا داوای نەسر لە خوا بکە. هەر خوایە سبحانه وتعالى گەر کەسێک بەسەر بێخی هەموو دنیا لەسەری خڕبیتەوە ناتوانی بەسەری دازال بی. و کەسێکیش کە خوا ئەسبابی نەسرەتی لێ وەرگرتەوە هەموو دنیا خڕبیتەوە ناتوانین بەسەری بێخی سبحان الله. کەواتەوە قەزیەکی زۆر مهمە. بەو قەناعەتەوە ئینسان پاشەوەی کەوە هۆکار و ئەسبابەکان بەدەستەوە دەگری، تەوەکولی لەسەر خوابی، چاوی لە نەسرەتی خوابی سبحانه وتعالى، نەک چاوی لە نەسرەتی فلانە وڵات و فلانە هێز و دەسەڵات بی. نا، خوایە سبحانه وتعالى بە یەک فەرمان لە فەرمانەکانی خۆی ئەگەر بێوێ هەموو دنیا سبحانه وتعالى تدمیر دەکاتن. ئەو دژمنەی کەوا دژمنایەتی دەکا ئەگەر خوا بێوێ سبحانه وتعالى بە چاو قوچانێک، بە کون فەیەکونێک، بە زەلزەلەیەک، بە هەر عەزابێک، بە هەر شێوەیەک، خوای گەورە بێتن بە یەک لەحزە لە ناوی دەبا. کەواتە نەسرەت هەر لای خوایە سبحانه وتعالى. ينصركم الله فلا غالب لكم. ئەگەر خوا بەسەرتان بێخی هیچ هێز و دەسەڵاتێک نییە کەوا بتوانین زال بێ بەسەرتان، بەڵام ئەگەر خوا نەسرەتی خۆی لێتان وەرگرتەوە چێ هەیە بەسەرتان بێخی؟ وعلى الله فليتوكل المؤمنون. کەواتە تەنها لەسەر الله پێویستە ئیمانداران تەوەکل بکەن. وعلى الله کەواتە دیسان تەقدیم تەخیرە لە بۆ حەسر لەسەر هیچ زاتێکی دیکەنە، تەنها پێویستە ئیمانداران تەوەکولیان لەسەر الله بی سبحانه وتعالى، پشت بە کەسی دیکە نەبەستن. وتوكل على الحي الذي لا يموت. تەوەکل لەسەر ئەو زاتەی بکە کەوا الحیە، ئەوەی کەوا لا يموت، کەوا زەندیە و مردنی بەسەردانایە، غەیری الله هەمووی معڕەزە لە لەحزەیەک لە لەحزەکان بمری. کاتێکەوە پشتت پێبەستایە و کە ئەو دەمری یاخود دەسەڵاتی نامینێ، چی دەکەی لەو حاڵەتەی؟ کەواتە تەوەکل ئەسڵ وە ئیماندار لە قەدەر ئیمانەکەی تەوەکل لەسەر خوابی سبحانه وتعالى، لەسەر هیچ کەسێش کەنم، نە لەسەر خۆی نە لەسەر غەیری خۆی. تەوەکل و پشتبەستان وعلى الله فليتوكل المؤمنون. کەواتەوە شەرتی ئیمان، ئەگەر ئیمانداری پێویست تەوەکل لەسەر خوابی. ئەگەر تەوەکل لەسەر خوانی بەڕاستی شەرتەکەی لێ نایەتە جێ. لۆیە وەکو چەند جارش باسمان کرد لە قورئان پیرۆز کاتێکەوە هەر بابەتێک خوای گەورە مەرزداری دەکا بە مەرزێکی داری کراو، لە قەدەر ئەو مەرجە ئەو شتە دێتە دی. کەواتە ئیماندار ئەو ئیمانداری کە تەوەکل لەسەر خوابی سبحانه وتعالى. وعلى الله فليتوكل المؤمنون. تەنها لەسەر خوا تەوەکل بکەن. وما كان لنبي أن يغل. ئەو جا دێت سەر بابەتێشکە کەوا دەفەرمی هیچ پێغەمبەرێک لە بۆی نییە کەوا ئەن یەغیل لە غولولەوە هاتێ. غولول واتە بردن لە غەنیمە پێش ئەوەی دابەش بکرێ، پێ گوترێ غولول. کەواتە شتێک جیاب بکەوە لە غەنیمە کە ئەسڵ وە غەنیمە تەوزیع بکرێ بەو شێوەیە کە خوا تەوزیع کردێ، وەکو لە سوورەتی ئەنفال باسی دەکاتن. کەسێک پێش ئەوەی غەنیمە تەوزیع بکرێ شتێکی لێ ببا، پێ گوترێ غولول، بردنی شتێک لە غەنیمە پێش تەوزیع کردن. ئیتر دەفەن لە بۆ هیچ پێغەمبەرێک نییە غولول بکە، واتە شتێک لە غەنیمە لا بداتن پێشەوەی تەوزیع بکرێ. ومن يغلل يأتي بما غل يوم القيامة. هەر کەسێکیش غولول بکە شتێک لە غەنیمە لا بدە پێش تەوزیعکردنی، ئەوە ڕۆژی قیامەتێ دەیهینی و لەسەر شانی خۆی دادنێ، وەکو لە حەدیثەکان هاتێ کە باس دەکەن ئینشاءالله بەو شتەوە دێتە ڕۆژی قیامەت بە شەرمەزاریەوە. ثم توفى كل نفس ما كسبت. پاشان هەموو کەسێک لە قەدەر ئەو کار و کردوانەی کە کردیتی توفى كل نفس ما كسبت. کەواتە هەموو ئەو کردوانەی کە کردیتی بە تێر و تەواوەتی سزایان پاداش دەدرێتەوە. وهم لا يظلمون. بە هیچ شێوەیەک ستەم لە کەس ناکرێ، بە هیچ شێوەیەک ستەم لە هیچ کەسێک ناکرێ، ستەمی لێ ناکرێ بۆی کەوە گوناهێک لەسەری بنووسرێ کە نەی کردیە، یاخود گوناهێک کردێ دووی لەسەر بنووسرێ، و هەروها ستەم لە هیچ کەسێک ناکرێ بۆی کەوە چاکەیەکی کردیە، ئەو چاکەیە پاداشتی نەدرێتەوە لە کاتێکدا کەوا بە شروعی قبولی عمل بە ئیخلاص و بە سەواب بکردیتی، خوای گەورە زۆرمی لێ ناکاکەوە پاداشتی نەداتەوە. دیارە لە سەبەب نزولەکەی وەکو ابن عباس خوای گەورە لێی ڕازیبی لە خۆی باب دەفەرمی ئەو ئاتەکە دابەزی دەربارەی فی قەطیفەة حەمراء افتقدت یوم بەدر. لە ڕۆژی بەدر کاتێکەوە غەنیمە کۆکرا، پاشان عەبایەکی سۆر دیارە بە قیمەتە
بزربو ديار نبو. فقال بعض الناس لعل رسول الله صلى الله عليه وسلم أخذها. هەندێک لەوانە بە تایبەتی دیار منافق بن گوتیان لەوانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆی بردبی. خوای گەورە ئاتەیدا بەزان کەوا نەخێر شتیوان نییە هیچ پێغەمبەرێک عليه الصلاة والسلام هیچ پێغەمبەرێک ئەوەی ناکاکەوا شتێک لە غەنیمە ببە پێش ئەوەی تەوزیع بکرێ و هەر کەسێکیش شتێکی وا بکە لە غەنیمە بیبە پێش ئەوەی تەوزیع بکرێ ئەوە خوای گەورە دەفەرمی يأتي بما غل يوم القيامة روج قيامة دين وكل حديث وإمام البخاري ومسلم رات كده أبو هريرة جرته خوالي راز دفن في الله صلى الله عليه وسلم فرموي كباسي غلولي كروات بردن لغنيمة بيش توزع كردن كوا فرموي زور قوري أو زفرم لا ألفين أحدكم يجيء يوم القيامة على رقبته بعير له رغاء باهيس لنجو يكي لنجو نبين مو روج قيامة ديتن كوا حشتريتشي لسر ملي داندرايا كأو حشترا دنجيش دردكا أو زال روج قيامت بيم يا رسول الله أغيثني ولا يا رسول الله ولا بهانام ولا شفاعتم لوبك فأقول لا أملك لك شيئا مش بيجي ضليم هيسم بيناكري بل أوتوانك كرديتت قد أبلغتك أمن بيم جاندي كواشتوانك يتر أو زاد فرمي هيس يانجو نبي نمروج قيامتك فلانشتي لسر ملي دانايا ولا روج قيامته وكبري بوت حجه لسري والشاهد لسري كلا بيشي او غنيمه توزيع بكري برديتي ولا روج قيامت لسملي دادن دريب دبت الشاهد لسري هانا لبو پیغمبر دين صلى الله عليه وسلم كوا شفاعتي لو بكاو پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي هيسم بيناك لبر تبليغم كردي لبرتيوات كرد كواتا هر كسك شتيك ببا پێشی تەوزیع کردن ڕۆژی قیامەتێ دەهینی لەسەر شانی دادەندرێ و هەروها دەنگە دەنجیش دەکات تاوەکو خەڵکی هەمووی پێی ئاگادار بن بە شێوەیەک ئەو کەسە ئەو کارەی کردێ ئەو نالەباریەی کردێ شتێکی لە ماڵی مسلمانان دزیە لە ڕۆژی قیامەتێ على رؤوس المەلأ پێ فەزح دەبیتن و پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هیچم پێ ناکرێت لەبەر ئەو ئەگەر ئیمانداریش بی ئەگەر ئیمانداریش نەبی بە تەئکید ئەوە سەرباری کوفرەکەی ئەو گوناه و تاوانانەش لەسەری دەنووسرێت خوا پەنامان بدە. ئیتر لە دوای ئەوەش خوای گەورە سوبحانه وتعالى مقارنە دەکاتەوە هیچ پێغەمبەرێک ئەو کارەی نەکردێ بەڵکو پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام بە دوای ڕەزامەندی خوای گەورە دەگەڕێن زۆر لەوەی گەورەتن کە کارێکی وا بکەن بەڵام لەبەر تەوابوونی کات دێرە دەوەستین و پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئاەتەکان. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.